نازیمەخان عرابی ڕۆژی جیهانی حیجاب ساڵانە لە 1 شوباتدا 116 وڵاتی جیهان یادی ڕۆژی جیهانی حیجاب دەکەنەوە. بیرۆکەی دیاریکردنی ئەو ڕۆژە جیهانیە دەگەڕێتەوە بۆ هەوڵەکانی نازیمەخان کە چالاکێکی موسڵمانی بەنگلادیشیە و لە نیویۆرکی ئەمریکا دەژی. نازیمەخان بۆ یەکەم جار لە ساڵی 2013دا پێشنیازی کرد 1 شوبات بکرێتە ڕۆژی جیهانی حیجاب. ئەو کات داوای لە سەرجەم خانمانی جیهان کرد بە موسڵمان و ناموسڵمانەوە کە لەو ڕۆژەدا حیجاب بپۆشن. لە ساڵی یەکەمی بانگەوازەکەی نازیمەخاندا خانمانی 50 وڵات بەدەمێوە چوون. ئێستاش پاش تێپەڕبوونی 10 ساڵ لە 116 وڵاتی جیهانەوە ئەو یادە دەکرێتەوە. بەشێک لە ژنان حیجاب دەپۆشن و وێنەکانیشیان لە نێو یاریگا لە کاتی کارکردن، پێشکەشکردنی سمینار و ئیڤێنتەکاندا بڵاو دەکەنەوە. ئەم ساڵیش بەو بۆنەیەوە کۆنفرانسێکی ئۆنلاین بەڕێوە چوو. نازیمەخان ڕێخەری گفتوگویەکی کراوەی نێوان خانمان بوو لەبارەی حیجابەوە. ئەمە ساڵی دێمە لە سەریاک نازیمەخان بانگەشا بۆ ڕۆژی جیهانی حیجاب دەکات وا دەردەکەوێت کەسانێکی زۆر بەدەم پەیامەکەوە هاتبن. بۆ پێی هاشتاگی تایبەت بەو ڕۆژە بە چەند زمانێکی جیاواز لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە شێوەیەکی فراوان بڵاو دەبێتەوە. بەشێک لە خانمان ئەم هەلە دەقۆزنەوە تاوەکو لەو ڕێگەیەوە باس لە هۆکاری پۆشینی حیجابەکەیان بکەن. خانمێک بە ناوی سارا لە تویتەر وێنەی چەند خانمێکی لە ئاینە جیاوازەکان بڵاو کردوتەوە کە سەرپۆشیان بەسەرەوەیە وەکو ئاماژەیەک بۆ بەربڵاوی ئەو نەریتە. سارە نووسیوێتی من موسڵمان و هیچ کەسێک زۆری لێ نەکردوم حیجاب بپۆشم. حیجاب بەلای منەوە زیاترە لە پارچە قوماشێک بۆ داپۆشینی سرم. ئەمە ناسنامە و مافی خۆمە. زۆر سوپاسی ئەوانە دەکەم کە بە فعلی پشتیوانیم دەکەن. هاوکات بانگەوازەکەی نازیمەخان بەدەر نەبووە لە ڕەخنە. هەندێک پێیان وایە هێز لەوەدایە کە ڕوبەڕووی حیجاب ببیتەوە نەوەکو بانگەوازی بۆ بکەیت. خانمێک لە هیندستانەوە لە هەژماری تویتەرەکەیدا هاشتاگی ڕۆژی جیهانی حیجابی بڵاو کردوتەوە و لەگەڵیدا نووسیوێتی حیجاب تەنها پارچە قوماشێکە کە دەتوانیت بیکڕیت یاخود بیفرۆشیت. هیچ پەیوەندی بە بابەتی دیکەوە نییە. ئەو خانمانەی حیجاب دەپۆشن بەهێز نین بەڵکو ئەوانە بەهێزن کە ڕوبەڕووی دەوەستنەوە. سەرباری پاڵپشتی و ڕەخنەکان بەڵام نازیمەخان بەردەوامە لەسەر بانگەوازەکەی. ئەو لا گرتەیەکی ڤیدیۆییدا دەڵێت لە پێناو کۆتایهێنان بە ڕق و کینە لە جیهاندا پێویستە فێری ئەوە ببین یەکدی قبوڵ بکەین و جیاوازیەکان وەلا بنین. داوا لە خانمانی جیهانیش دەکات لە 1 شوباتدا حیجاب بپۆشن وەکو هاوسۆزیەک بۆ ئەو خانمانەی بەهۆی پۆشینی حیجابەوە ڕوبەڕووی جیاکاری دەبنەوە. نازیمەخان دەڵێت لەژێر ئەو حیجابەوە مرۆڤێک دڵێک ڕوحێک هەیە.